گوندی وەردەیەکێکە لە گوندەکانی سنووری باڵەکایەتی بە دووری تەنها 2 کیلۆمەتر دەکەوێت ڕۆژاوای سنتەری قەزای چۆمان. دوای ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 91 خەڵکی گوندی وەردە گەڕاونەتەوە سەرزێدی خۆیان. کەسی بە درێژایی 26 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان تەنها یەک تاکە پرۆژەی خزمەتگوزاری لەلایەن حکوومەتی هەرێم لەو ئاواییە جێبەجێ نەکراوە. حکوومەتی هەرێم ئاورەکی جدی لە گوندی وەردەی نەداوە کە ببیتەوە هۆی بژانەوە و خزمەتکردن و بنیاتنانەوە. لێ خەڵک نەیتوانی وەکو پێویست هەم خزمەت بە گوندەکەی بکە هەم خزمەت بە بەر و باغەکەی بکە. لەو دوایش کە ڕووی لە قەیران کرد هەم خەڵکەکان نەیتوانی بەڕاستی بنیاد منێتەوە. لێ ئەمە حکوومەتی هەرێم بە کەمتەرخەم ئەزانین. گوندی وەردە بەهۆی بەرزی و گونجاوی شوێنەکەی و هەڵکەوتەی جوگرافیا لە ڕووی لەباری کەش و هەوای بۆتە شوێنێکی سەنجڕاکێش و گرنگی تایبەتی لای دانیشتوانەکەی هەیە. بەڵام لە ئێستادا نەبوونی کارەبای نیشتیمانی و ڕێگاوبان و تۆڕی ئاوی خواردنەوە و نەبوونی بنکەی تەندروستی و لە هەمووشیان گرنگتر نەبوونی خوێندنگا و چەندان پێویستی تر نیگەرانی زۆری لای خەڵکی گوندی وەردە دروست کردووە. نازانم هۆکاری چ بۆ حکوومەت پەرازێ خست و هیچ پرۆژێکی نەکرد لەو گوندا وەکو بڵێن خستەخانە وەکو تەندروستی وەکو مەکتەب وەکو ئاو وەکو ئاوەڕۆ وەکو جادا هەتا بڵێن ئەم گوندانەی دەوروبەری چۆمان هەمویان کارەبای چوتێ تاکە گوندە لە سنتەری چۆمانەوە نزیکبی کارەبای نەبووە. باڵەکایەتی بەو پێ لە سەردەمی ڕژێمی بەعز بەر شاڵاوی ڕاگواستن و کاولکاری کەوتووە. تەواوی گوند و دێهاتەکانی خاپور کراون بەشێک لە پرۆژەکانی کە حکوومەتی هەرێم ئەنجام داون لە ئاست پێداویستی و داوا و داخوازی دانیشتوان و گوند و ئاوایەکانی ئەو سنوورە نییە. بۆیە قەیرانی دارایش هۆکار نەبوو بۆ گەڕانەوەی هاوڵاتیان بۆ گوند و دێهاتەکانیان بەهۆی نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان. حکوومەتی هەرێمی کوردستان کەمترین خزمەتگوزاری بۆ ئەو گوندە جێبەجێ کردووە و دانیشتوانەکەی داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە ناوچە دوورە دەستەکان بدات. عوسمان کورد سات نیوز گوندی وەردەی سنووری باڵەکایەتی.